ڕاگەیاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەڕی ئێران، ڕاهی کارەگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران. پرۆژەی ڕێسوایی ئاساییکردنەوەی جنایەتە سیاسیەکان ئیدانە دەکەین. پەرویز سابتی، یەکێک لە کاربەدەستانی باڵای ئەمنیەتی دەورەی محەممەد ڕەزا شاو، یەکێک لە بەرپرسانی سەرەکی وتەبێژی ساواک و ڕێکخەری کوشتاری بیژەن جەزەنی و 8 زیندانی سیاسی تر لە گردەکانی ئەڤین لە کردارێکی لە پێشدا پیلان بۆ داڕێژرا و لە خۆپیشاندانی سەڵتەنەت تەڵەبەکان لە لۆس ئانجلس دەرکەوت. هاوکات بەشێک لە لایەنگرانی سەڵتەنەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە هەندێک لە ڕاگەیەنەرە فارسی زمانەکانی دەرەوەی وڵاتدا بەشاردنەوە و پاساودانی ئەو جنایەتانەی کە ساواک دەستگای بەڕێوەبەری بوو دەستیان کرد بە داوکۆکی لە پەرویز سابتی و کردارەکانی ساواک وەکو زامنی سەقامگیری و ئەمنیەتی سەڵتەنەتی پەهلەوی. بەم جۆرە پەردەلادان لەسەر پەرویز سابتی تەنیا دەرکەوتنی مامورێکی ساواک لە خۆپیشاندانی سەڵتەنەت تەڵەبەکاندا نەبووە و نییە. ئەو سەرۆکی ئیدارەی سێی ساواک و بەرپرسی کومێتەی هاوبەشی دژی خراپکاری، گرنگترین کارگەردانی ئەشکەنجە، زیندان، ئیعدام و کوشتاری زیندانیانی سیاسی و سیمای ئاشکرا و وتەبێژی دەستگای جەهەنەمی سەرکوت و خەفەقانی دەیەی کۆتایی ڕژیمی پەهلەوی بووە. پرۆژەی ئاساییکردنەوەی جنایەتە سیاسیەکانی ڕژیمی سەڵتەنەتی و ئاوەژۆکردنەوەی تاریخ و تەطهیر و پاککردنەوەی ساواک کارێکی تایبەت بە سەڵتەنەت تەڵەبەکان و ڕاگەیەنەرەکانی دەستە ڕاستی فارسی زمان نییە. تەطهیر و باڕەوانیشاندانی جنایەتە سیاسیەکان لەلایەن کۆماری ئیسلامی، ئیسلاحخوازان و سەرجەم باڵە حکوومەتیەکانیشەوە بەڕێوە دەچێت. لە کۆماری ئیسلامیشدا هەموو جنایەتکارانی ئەمنیەتی و نیزامی بوونەتە کاربەدەست و بەرپرسی باڵای حکوومەتی. ئەوان کە گەنجینەی ئەسراری جنایەتەکانی حکوومەتی ئیسلامی بوون لا دەیە یەکەمی شۆڕشدا قەت بە شێوەی ئاشکرا باسییان لەو جنایەتانە نەکرد، بەڵکو شاهید ئەوەین کە گەلێک لەو جنایەتکارانە لەم دەورەی ئاخردا بوونەتە بەرپرسی ئیجرایی لە پۆستی بەرزدا. ئیبراهیم ڕەیسی ئەندامی هەیئەتی مەرگ کە لە نەسڵ کوژی و جنایەتە سامناکەکانی هاوینی 67 دەوری سەرەکی هەبووە، سەرەتا بوو بە سەرۆکی قووەی قەزایی کۆماری ئیسلامی و دواتر وەکو سەرۆک کۆمار دانرا. ڕێشەهری، مستەفا پور محەممەدی، محەممەد مەقیسە و نەیەری تەنیان چەند نمونەیەکن لەو قاتڵ و جنایەتکارانەی کە گەیشتونەتە پۆستی وەزارەت، وەکاڵەت و پۆستە کلیدیەکان لە حکوومەتی ئیسلامیدا. پاشماوەکانی ڕژیمی سەڵتەنەتی و کۆنە ساواکیەکان جنایەتکارانی حکوومەتی ئیسلامی بە ئیسلاحخوازان و ئوسولگراوە لە هەوڵدان جنایەتەکانی بازجویان و ئەشکەنجەگەران وەکو دیاردەیەکی ئاسایی و تەنانەت پێویست لە کۆمەڵدا نیشان بدەن و ئەوان بە پارێزەری نیزام و یاسا بناسێنن. جێگای ئیبراهیم ڕەیسیەکان، پەرویز سابتیەکان، ڕەزا فەراسەتیەکان، ڕەسوڵیەکان، ڕێشەهریەکان و ئەوانی تر دادگا و زیندانە تا دادخوازان بتوانن باسی جنایەتەکانیان بکەن دژ بە کەس و کار و ئازیزانیان. ئەگەر جنایەتەکانی پەرویز سابتی و ساواکیەکان ئاسایی بێتەوە، هەموو جنایەتکارانی ئەمڕۆی کۆماری ئیسلامی لە ئێران دەتوانن بە زەردەخەنە لەسەر لێو چەند ساڵی دیکەش لەسەر شەقامەکان خۆپیشاندان بکەن و باسی خزمەتی دەستگا ئەمنیەتیەکانی حکوومەتی ئیسلامی بکەن و خۆیان بە پارێزەری ئەمنیەت و یاسا بناسێنن. جنایەتەکانی ساواک و باقی جنایەتەکانی دەورەی پەهلەوی دژ بە ئازادی خوازانی ئێران بە تێپەڕبوونی کات لە بیر ناچنەوە. هەر ئەو جۆرەی کا لە سبەی ڕۆژی دوای ڕووخانی کۆماری ئیسلامی جنایەتەکانی چواردەیە حکوومەتی ئیسلامی بە ئاسایی نازاندرێت و سەرجەم ئەو کاربەدەستانەی بەشداری جنایەتەکانی ڕژیم بوون دەبێت لە دادگایەکی یاسامەند و لەسەر بنەمای یاسا و ڕێسای مۆدێرن و ئەمڕۆیی دادگایی بکرێن و هەموو ڕاستی جنایەتەکانیان ئاشکرا بکرێت تا ڕێگای تکراربوونەوەی ئەم جنایەتانە بۆ هەمیشە بگیرێت. ئەگەر کۆماری ئیسلامی لە سبەی ڕۆژی دوای ڕووخانی ڕژیمی شادا
ڕەوتی دادخوازی نەکردایەتە بابەتێکی تۆڵەکردنەوەی کوێرانە و دواکەوتوانە، ئێستا شاهیدی تکراربوونەوەی جنایەتە سیاسیەکانی سەردەمیشە بە شێوەیەکی بەرینتر و تند و تیژتر نەبووین لە سەردەمی حکوومەتی ئیسلامیدا. ئێستا کە جارێکی تر لە بەستێنی ئاڵوگۆڕێکی شۆڕژگەڕانەداین، ئەوە ئەرکی سەرجەم هێزە ئازادی خواز و پێشڕەوەکان، هەڵسوڕاوان و کەسایەتیە چالاکەکانە لە بواری مافەکانی مرۆڤ و دادپەروەری کۆمەڵایەتیدا کە پیلانەکانی ئۆپۆزیسیۆنی ڕاست و حکوومەتی ئیسلامی سەبارەت بە ئاساییکردنەوەی جنایەتە سیاسیەکان مەحکوم و ڕیسوا بکەن. هەوڵدان بۆ سپاردنی پەروی سابتیەکان بە دادگا بۆ ئاشکراکردنی هەموو ڕاستیەکانی جنایەتی ساواک دژ بە تێکۆشەران و هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی پەیامێکی ڕوونە کە خەڵک ئیجازە نادەن جنایەت لە کۆمەڵدا ئاسایی بێتەوە و جنایەتکاران خۆیان وەکو داخۆکی کاری نەزم و یاسا بناسێن و لە وەڵامدانەوە بەو جنایەتانەی کردویانە خۆیان دەرباز بکەن. جێگای قاتڵەکان و ئەشکەنجەگەران دادگا و پشت میلەکانی زیندانە. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی، سەرکەوێ شۆڕشی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. حیزبی کۆمۆنیستی ئێران، هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران ڕاهی کارەگەر. چوارشەممە 26 ڕێبەندان بەرابەر بە 15 فێڤریەی 2023 زاینی.